تەوەرێکی تری بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گەنج لەم ڕۆدا پەروەردە دروستەکەی گەنج چییە؟ ئەنی ئەپرسین ڕۆڵی دایک و باوک چیە لە پەروەردەی دروستی گەنج بە تایبەتی لە سەردەمی هەرزەکاریەوە اینجا بۆ قۆناغی گەنج و دواتریش ئەو پەروەردەیە لەو سەردەمەدا لە سەردەمی هەرزەکاریدا چەندە گرینگە بۆ دواتری ئەم گەنجە بۆ دروستبوونی کەسایەتی لە داهاتووتردا کە بێگومان لە سەردەمی گەنجانیەوە کە دەچێتە نێو پرۆسی هاوسەرگیریەوە ئەم پەروەردەیە چۆن ڕۆڵی دەبێت لەوەی کە خێزانێکی دروست بۆ کۆمەلگا فەرەهەم بێت لە ڕووی سایکۆلۆژیەوە دایکان و باوکان لە دەرونی گەنجانی ئێمە تێدەگەن کە ئێمە مەسمان زۆرتر نییە ڕۆبچینە نێو بابەتە سایکۆلۆژیەکە بەڵام ئایا زۆر جار هەڵچوون و تۆڕەبوون و داچوونەکانی گەنجان بە هەندوەردەگیرێت هەرزەکاران بە هەندوەردەگیرێت ئەمانە کۆمەڵک پرسیارن ئاڕاستەی میوانەکەمانی دەکەین ئەمڕۆ لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ ئامادەیە و پرسیاری لێ دەکەین زۆر بەڕێز خات و ڤیان ئەحمەد حەمەلا و شارەزە لە بواری پەروەردە و فێرکردن کە ئێستا بەسەردانێک لە دەروی وڵات هاتووەتەوە بۆ کوردستان و ئێمەش بە دەرفەتمانزانی ڕابۆچوونیە وەربگرین و جیاوازیش بکەین دایک و باوکی ئێمە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا لە پەروەردەکردنی گەنج و وەرزەکارە چۆنە؟ خاتوڤیان زۆر زۆر بەخێر بێ ڕۆژێکی نەت باش بەخێر بێ زۆر سپاسدارەکەم ئێستان خۆش بێ ئەوەی کە باسم کرد لە چه قۆناغێکەوە گرینگە ئێمە بۆ دواتری گەنج و داهاتووی گەنج پەروەردەیەکی دروست بنیاد بنین بەڵێ لێرەدا بێ بڵێن هەرزەکار لە تەمەنی ئێمە لە کچ و کوڕا جیاوازە هەرزەکار لە تەمەنی کچانە لە تەمەنی 10 بۆ 11 ساڵەوە دەست پێ دەکات یعنی هەست بە بوونی خۆیان دەکەن جەستەیانە گۆڕێ هەڵچوون و داچوون و ئەم شتانە زیاتر دەرەکەوێ و کوڕانیش لە تەمەنی 11 بۆ 12 ساڵیدا لێرە ئەوەکو گەورەیەک تەسەڕوفات بکات هەڵسوکەوت بکات گوێگرتن کەمە بەڵام هێشتا هەر مناڵە ئەبێ لە شێ چاودێری دایک و باوکە بێت باشە ئەم تەمەنەی کە تۆ باسی لێواکەی لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر گۆڕانکاری بۆ سەرانایە بەڵێ لێرەدا مناڵ لە ژینگەیە بۆ ژینگەیەکی تر فەرقەکە بە پێی جۆرێتی بواری ئاین کولتور دابوونەریتی وڵاتەکە خێزانەکە خۆی ئێمە هەر لە وڵاتێکە ئاژین بەڵام پەروەردەی من لەگەڵ خوشکەکەمە یان لەگەڵ هاوڕێکەمە لەوانەیە جیاواز بۆ پەروەردەکردنی مناڵەکە تۆ چەند کات ئەی بۆ مناڵەت چەند هاوڕێی ئەو مناڵەتی ئەمەش لە ئێستاوە دەست پێ ناکە یەکسەر بڵێ تەمەنی هەرزەکاریەوە من بووم بە هاوڕێی مناڵەکەم یان پەروەردەیەکی باشی تەندروستی ئەەکەم ئەگەوێتەوە سەر بنچینەی پەروەردەکردنی مناڵی کە ئەویش تۆ هەر لەو کاتەی کۆرپەل لەدایکە بێت تاکو تەمەنی 10 ساڵی و 11 ساڵی ترە و کاتێک هەرزەکاری دەست پێ دەکات باشە لەم قۆناغەیە دایک و باوکە بێت چی بزانێ دایک و باوکەوە بزانێت کە تۆ ئەم مناڵی کە پەروەردەت کردووە لە کۆرپەلەیەوە لەژێر دەسەڵاتی خۆتا پەروەردەت کردووە پەروەردەیەکی جوانت کردووە تۆ هەر لەمەیە بەردەوام بە یعنی تۆ چۆن ئەو کۆرپەلەی لە باوەشەکەی تا ئەیخێنی تا خوێندنگا باخچە تۆ ئەکەوێتە تەمەنی هەرزەکار لیدا مەبڕە تا ئیتر بڵێ ئەویش ئینسانێکە مرۆڤێکە ئەوێ ڕێی خۆی دەربڕێ مەبەستم لە دابڕان ئەوەیە گوێگرتن کەمە هەرزەکاری ئێمە زۆر گوێگرتنی کەمە چالاکی کەمە دایک و باوکاتی نییە بە بەتایبەتی بەداخەوە لە کوردستان چونکە زۆر هۆکاری تر هەیە دایک و باوک پێ مەشغوڵە ئیتر نازانم هۆکاری تایبەتی ژیانی خۆیان بێ یان چواردەوریان بێ بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا تۆ پەروەردەکردنی منداڵەکەی خۆتە هەرزەکارەکەی خۆتە تۆ چۆن لە مناڵەوە بەجوانی پەروەردەکرێت لەم تەمەنیا زۆر گرنگە لەگەڵ یابی لەبەرەوەی خودی خۆی بنیاد ئەنێت بە پێی تەوەری ماشلۆ من زۆر ئیش لەسەر ئەوە ئاکەم ماشلۆ ئیبراهیم ماشلۆ ئەو هەرێمێکی دروست کردووە زانایەکی دەروناسی ئەمریکیە من ئیشەکان زیاتر لەسەر ئەوە ئاکەم قۆناغی منداڵی تا 18 ساڵ کردو بە هەرێمێک لە 5 بەش پێکاتەوە تۆ لەم 5 بەشە ئەگەر یەکەم و دووەمی سێمی هەرەمەکەی کە لە مناڵیەوە تا هەرزەکارە ئەم سێ قۆناغە یەک لە دوای یەک نەشناوێک وەکو بازنەیەک منداڵەکە ناگاتە سەر ئەوەی کە تۆ گەنجێک ئەکەوێتە تەمەنی ئیتر زانکۆ یان پەیمانگەکانیان ئەچێتە ناو کۆمەڵگەوە بتوانێت لەسەر قاچی خۆی بۆستێ و باوەڕ بە خۆی بکا و ژیانی خۆی دابین بکات زۆر باشە خاتوڤیان ڕەنگە زۆر کات لە تەمەنی ڕواڵی یاخود هەرزەکاری چەند شتێک هەیە حەسکەی لەگەڵ
دایک و باوکتە باسیکەی بەڵام چۆنەڵی شەرمێک داتەگرێ نەتوانی لەگەڵ ئەوانە بۆ ئەو بابەتانی کە لە ناخی توە دروست بووە بۆ ئەوانی باسکە زۆر کات پەنابیتە دەرەوەی خێزانەکە چەندە گرنگە دایک و باوک بە شێوازێک مامەڵە لەگەڵ هەرزەکار و ڕواڵەکەی بکات کە ئەو ژینگەی بۆ فراهم کە هەر گرفتێکی هەیە هەر شتێکی هەیە ڕاستەخۆ بە دایک و باوکەکە بڵێت پەنانە باد بۆ دەرەوەی خێزانەکەی خۆی. من لە زۆر کاتی ترا باسم کردو ئێمە ئەبێ هاوڕێ مناڵەکەمان بیت تۆ دایک و باوکی بەڵام ئەبێ هاوڕێ بیت یعنی جاری وایە من لەگەڵ کچەکەم بیریە چێتۆ کە دایکی مەڵم بۆستە من دایکتم ئەلێرەیە ئەبێ بۆستی چونکە تۆ نەبی بە هاوڕێی ناتوانێت شت لێ باسکە بۆچی زۆربەی مناڵان هەیە ئەوەی لە هاوڕەکەی باسەکە لای دایک و باوکەکەی باسی ناکە ئێمە ئەبێ بتوانین دیالۆگتێکی کراومان هەبێ لەگە مناڵەکانمانە دیالۆگە بین بە هاوڕێ بە دیالۆگی هەیە تەکنیکەکە چییە؟ کرانەوەیە وەکو ئەو بیر بکەیتەوە وەکو ئەو بپۆشی وەکو ئەو ینی زۆر کەس واتێگا بۆ ئێمە ڕوودەکەمەوە واتێگا تۆ بێ وەکو مناڵە هەرزەکارەکەت خۆت بگۆڕی وەکو ئەو تەسەڕفکەی وەکو ئەو لە چوونە دەرەوە و لە هەموو شتێکا لەگەڵی بی خۆی بە دیوی شامانەش ڕاستن بەڵام دروستەکەیان چییە؟ لەگەڵ خۆگۆڕینەکە من لەگەڵ ئەویانیم لەبەر ئەوەی من کە دایکم تەمەنێکم هەیە ناگەومەوە تەمەنی هەرزەکارەکە ئەبێ مناڵەکە سیرکە گەنجەکە سیرکە کە من دایکم لەم تەمەنەیە ئەو هەرزەکارە ڕاستە من لەوانەیە ئەو حەزکە چاکەتێک لەبەر کەم ڕەنگەکەی گونجاو بێ بۆ شوێنێکە لەگەڵ ئەوە ئاچم زۆربەی کات کۆبوونەوەی مناڵەکانم کچەکەم یان کوڕەکەم حەزیان کردووە جلێک لەبەرکەم بۆی بزانەها ئاڵێن ئەوە دایکە نازانم چێ شتێکی جوانترە قەیچێکە بەس تۆ پێویست ناکەتۆکۆ من کچە هەرزەکارەکەم دانیشتم مایکە پێ بکەم جلێک لەبەرکەم کە زۆر بەرچاوم لەبەر من دایکم و تەمەنێکی مەحدودم هەیە بەڵام بۆ ئەوەی کە ئەڵێن چۆن هاوڕێ بین ئێمە ئەبێت ڕۆژانە هیچ لە مناڵەکانمان هیچمان لێ نەشانە چۆن لێمان نەشانەوە ئێمە کە لە مناڵی و ئێمە مناڵانەمان بە جوانی پەروەردەکرد لەگەڵ یا بووین لە هەموو شتێکە زانیمان هاوڕەکانی کوێیە لە چ خوێندنگەیەکە دەرودراوسی و کۆمەڵگەکە کوێیە چالاکیەکانیان کە لە دەرەوەی خوێندنگەیە لێرەش ئێستا زۆر بووە چونکە هەموو مناڵێک هەموو هەرزەکارێک دوای خوێندنگە پێویستە چالاکیەکی هەبێت چالاکی وەرزشی بێ هوەری بێ ئەکەوێتە سەر ئەوەی ئیمکانیەتی دایک و باوکەکە گرنگ نییە تۆ من ئەوەیە بڵم وەڵام من ناتوانم مناڵەکەم بەرمە ساحەیەک یان هۆڵێکی دەست تۆپی دەست لەبەر ئەوەی بێ پارەی بۆ بم گرنگ ئەوەیە تۆ بتانی لە ڕۆشنەدەرەوەیکی پیاسەیەکی ئێوارانە بۆ چادەوری سلێمانی بێگۆیژە بێت تۆ بتوانێت دایکەکە یان باوکەکە بەتەنیا بتوانێت جاری وایە پێویستەکە هەردووکیان بن جاری وایە پێویستەکە یان دایکەکە باوکەکە لەمەوە هاوڕێتی دروست دەبێت زۆر باشە خاتوڤیان ڕەنگە زۆر کات لە تەمەنی هەرزەکاریە خۆمان وەکو دایک و باوکەکان وەکو چۆنەڵی سەرمان لەو کەسە تێگیا بێ کارێکەکە پێڵێن تۆ تازە تەواو و گەورە بووی نابێ ئەو بابەتانە بکەی نابێ و کارانە بکەی ئەی بە داوای داواکاریەکی شتێکی ترەکە پێڵی هێشتا تۆ مناڵی وەختی ئەوە یعنی وەکو چۆنەڵی سەر لێ شێوانێکمان لەو تەمەنایە دروست کردووە لە لای ئەو هەرزەکار و ڕواڵە پێویستەکە لەو کاتانەیە چۆن و بە چ شێوازێک گفتوگۆ لەگەڵ هەرزەکارەکانمانە بکەین مامەڵەیەکی دروستیان لەگەڵا بکەین کێشەکە لەمایەک بۆیە زۆر ئێمە ئاسان نییە هەڵسوکەوت لەگەڵ هەرزەکارەکانمان بکەین لەبەرەوەی ئەمان لە تەمەنی قۆناغی مناڵی و گەورە بوونان زۆربەی مناڵی ئێمە یان خۆمان بڵین لەبەرەوەی سرۆڤ و ژیانی ئێمە تایبەت بووە ئێمە دایک و باوکمان یەکسەر تەمەن هێرزەکاریمان نەبووە یەکسەر چوین بۆ گەورەی سیرەکەی هەندێک ئەڵە تۆ گەورە بووی دانیشا یاریمەکە پاسکی لێمە خوڕەمەڕۆ دەرەوە تۆ گەورە بووی کچێکی گەورەی کوڕی گەورەی ئەمە زۆر هەڵەیە لەبەرەوەی تۆ بە ئەم تەمەنانە بڕوا بە قۆناغێکی یەک لە دوای یەک مناڵەکە پەروەردەیەکی تەندروست دەبێت ئێمە کە ئەڵێن بۆچی مناڵەکە گوێمان لێ ناگرێن ئێمە کە ڕۆژانە دائەنیشین بۆ نمونە بە هەفتەی جارێک ڕاستە ئینسان ئێستا هەموو دایک و باوکێک سەرقاڵە بەکارەوە بە هەر شتێکی ترەوە بێت لە ئێمە حەوت ساعاتن ئیشەکە بەڵام ئەتوانین ڕۆژێک تەرخان بکەین نان خواردنی بەیانیان سفرەنانی بەیانیمان یان نیوەڕوانمان بعدکردنەوەیەکی دیالۆگ بێ لە مناڵەکان پرسیاتە بە کورتی وەکو دوایین پرسیار بە کورتی پێم بڵێ شەرم و عیبە چەندە کۆمەڵگای ئێمە و پەروەردەی گەنج و هەرزەکاری ئێمەی ئەکرێوا بەڵام وای نێ بنم کوشتووە شەرم و عیبە ئەوەیە کە ئێمە خۆمان بۆیان دروست دەکەین لەبەرەوەی شەرم و عیبە لە هەرزەکارانی ئەو هەستەکا وەکو من وەکو جەنابەت هەڵسوکەوت بکە لەبەر ئێویش بە بۆنەی گۆڕانکاری لەش و دەرونی و هۆرمۆنەکانی هەست بە ئینسانێکی گەورە ئاکات بە تایبەتی لێرە گەنجبوون ئاسان نییە لەبەرەوەی چواردەورمان پڕ بووە لە
ئەویش حەزەکە ئەو شتانێکە لە چواردەوێت تاقیکاتە بۆ نمونە ئەلکۆهۆل، جگەرە، نێرگەلە، ئەمانە یان دەرمان، ئەمانە هەمووی چادەری بۆیە گەنجبوون ئاسان نییە. بۆیە تا ئەتوانین هەڵپشتی گەنجەکانمان بین بۆ ئەوەی کۆمەڵگایەکی تەندروست پەروەردە. دەستم خۆش بە خاتوویان.